حەسەن نەسڕوڵڵا دەکوژرێت و باڤڵ تاڵەبانی پرسە دەگەڕێت. دوێنێ ئیسرائیل پێش حەزبوڵڵا کوشتنی حەسەن نەسڕوڵڵای ڕاگەیاند و هەرزوو ئەم هەواڵە جیهانی گرتەوە و کاردانەوەی زۆریشی دروست کرد. جیهان بەرامبەر کوشتنی نەسڕوڵڵا بێدەنگ بوو. تەنها بەرەی مقاومت نەبێ کە ئێران و میلیشیا و تاقمەکانی دەگرێتەوە. هەرێمی کوردستان کە هەردەم هەوڵی داوە لە تیرۆریزمی ناوچەکان نەگلێت بێبەش نەبوو لەم بەرەیە و سەرۆک حیزبێک کە هەمیشا خۆی بە ڕەعیەتی ئێران و شیعە زانیوە. پرسانامەی ئاڕاستەی حیزبوڵڵایە کرد کە لوبنانی بەم دۆخەی ئێستا گەیاند. لە پەیامەکەی باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نوێ هاتووە بە خەمێکی قوڵەوە هەواڵی شەیدکردنی سەید حەسەنم بیست و بە توندی سەرکوتەیە و تاوانانە دەکەم کە ئیسراهیل دەرحەق بە هاوڵاتیانی سیڤیل دەیکات. ئەرێ کەس نییە بەم کاک باڤڵە بڵێت تۆ چه حەقت داوە بە لوبنانەوە و بۆ ئیدانەی دەستڕێژی گولە و کوشتنی هاوڵاتیانی سلێمانی ناکەی کە دژە تیرۆر و کۆماندۆ کەت دەیکەن. تەنانەت ئێستاش نازانرێت تاوانبارانی کوشتنی یاری چایچی و گەنجانی تر چیان لێ هات؟ بەڵێ پەیامەکەی باڤڵ تاڵەبانی هەرەوەندە نەبوو، بەڵکو نووسی وێشێتی داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەم ئەم خوێنڕشتن و دەستڕێژیانە ئیسرائیل ڕابگرێت. یەکێ نەشارەزا بێ دەڵێت هەموو دنیا چاوەڕوانی ئەم کاک باڤڵەیە بۆ ئەوەی قسەیەکی خێر بۆ ئاشتی جیهان بکات. کاک باڤڵ، ئاگات لە سلێمانی بێ تۆ چ کارت بە نەسڕوڵڵا داوە؟ ئاگاداری سلێمانی بە زاب خودێ لە دەستان نەچێت.